سڵاتە نەویت جەماعەت بەخێربوونەوە لە ڤیدیۆکی نوێ. دیسانە لە پارتی دووەمی یاری ڕێزنێوڵ 2 ئۆریجیناڵ لە کلێر گەڕانەوە لاکان دەستە بزین ناو ساندوقەکەی بچین جیوێڵەکان کریستاڵەکان دەرێنین قاشەکان بە دوێ دەبینین بچین بزانین کلیلە چییە ئەو بزانم کلیل بوو لەوێندەرە بوو بینین هەر لە دەرەکەی تارەکەی ینی کۆفتەرەکەی ئەو دەرگایە بزانین چی دە لەوانەشە جیاواز بێتن لەگەرەوەی لیۆنی باشم لە ئاتمێرانە خۆ هەر دەبی و خەیت یەخم بە بەلاش لە خۆم کردە دوویشتی ئێستا بزانین چمان دەداتێ پێ ناچی کلیل بی نا ئەو پارچەیەش کاشە دایەمە ئێستا بڕۆین بزانین چی بکەین چی ناکەین جارێ بڕۆین بچینە دەرکەکەی ئەو لای بزانین هیچ شتێک لێرە نەمایە یان جوڵەیە هیچ لێرە نییە لەگەڵچینە سەرێ بزانین چین جێی قادرمەکەی ئێرانش هیچ نییە بچینە قۆفرەکەی تیا کە دەستەوە تاپقی سەرێ جارێ نەمانتانی بکەینەوە نەو کوشتە چی لێوی ئەوجا بزانین هیچی لێیە هیچی لێ نییە نا ئەوجا بڕۆین زنجیەکانی تکە وگەڕین دەرگاکانی تکە ئەوانێکە نەمان کردەوە چەکمەتێشی ستێدا نییە بزانم بەشکم لێرانە شتەکەوی ببینەوە هیچی لێ نێرەش باوەڕ ناکەم هیچی مابی لێرە چکە ئەو شتانی هەبوو هەڵمان گرت
ئەوجە بڕۆیم زانینەوە دەرگاکانی تکە. ئای هەموو زۆمبیەی جوانە بە چ دەمرن. ئەوە قەپاری لێدانی ئەوە یەکەچکە تەواو باشە خینیشیان زۆر نەبرد بەس بەشی دووسێ قەپاری مایە. ئەوەی هەڵگرین فیلمەشمان شوشتە دیسان ڕسمیان ڕێبەکای بوو ئەین لەوەی فەرقی نەبوو لە فیلمەی فەرقی نییە ئەزانێ شتێکە ببیننەوە. ئەوانەش هەمووی کوژین تیرەکی بە قوات بافکەونە بەرامبەر یەک. ئەی هەوا پێشەکە نەمرد زۆر لە تیری زیاد لێ سەرف بکەم بەدەمان سێویتەوە تا یەک گولە زانیوە دەرگای دەفتەوە بیەوە جێستە لەوانەیە بەڵێ زۆمبی بیە و لای یادە بچین زانستان ئەو دەرگانە وشتی تێدایە ئەو فلیمەشکی تێداوە. بە فرکێتەکەی کاوە سلێمانی پێدەن سنجاق هەوی تێدا بوو ئەین بەوی بەکارهێنا نازمەوە جە بۆم بوو چ بوو تێدا بوو دەبی دۆنێتەرێکی ببینێتە بەکاری بین تێبێخین هەتە شوێنەکە پێ بتەقینینەوە. لەبیرتانە لێرانە لە ئیلیۆنی شوڕتەکە بوو پیاوەکە ئەیوەچی دەکەگەی لەسەرخۆی قەپاتەکە بوویتە زۆمبی بەس لێرەوانە بوو ئەوەتەوە جیازە بەرمانگرت جارێ دەبی بستین شتێکی فڕێ دەین بچین دەزانیت چیە ڕاست بچین هەندێک شتگانی ناو سەندوقیتەوە زبینەوە وەریگری ئەو زۆمبیانەش ڕاست ناین. ئێستا لێرە هەڵگرینەوە ئەو فلیمەی بڕێن جارباویش هەڵگرین
جەبڕین. ئەو ڕاپۆرتە تەنها لەبەر لیۆنی بوو. ئەوزام لە لیۆنیش خینمانە و پێویست ناکە لێرە بخینمەوە. خینیتمانەوە لێی لەباندێ بەس جەمات گەمەکی خۆشە. ئێستاش تامی مایارەکەنە من گەمەکە چکا من کلێرم هەر تاوا نەکردیا لەبەر دۆچی گەمەرچی نوێ وایە لە بۆ من. ئێستاوەی دەیبینن ئەوە کودێکم وە هیچ نازانم شتەکان لە چێن دەرێت لە چێن دەرێت چکە کلێرم هەر نەکردیا. زانیم چینەوە دەرگەیە لای زانی جەڕێکێ لێن دەر ئەو دەرگێشمان کردەوە. ئەو پارچەشکەی تێدا بوو بازم مۆرن ئەوانە هاتە ختم. نازم پێ ناچێت دەرگای بتەوە. خەڵاتم کرد دەوا بچوامە دەرگای گەورەکەی من چکە ساندوقەکەم دەویست. ئەوی بینین ئەوشمان کۆمباین کە لەستە حالیان بڕۆین بزانین لەبەر چەند دەربەکاردێ.
ئەگەر هەڵە نەبم دو ئێرەیە ئاواتە ئەوە دەرگاکە تەقایەوە زانی چی هەیە ئەو ژنە مردیە ئەوە بزانم چێف ئایرۆنە ئەوتە تەواوە دەڵێ داوای لە بردن دەکەم وامزانی تۆش یەکێکی لە زۆمبیەکان دەڵێ تۆ چێف ئایرۆنی دەڵێ بەڵێ دەڵێ ئەی تۆ چێی دەڵێ قەینا پێم مەڵێ ئەوە جیاوازی نییە تۆش هەروەکو ئەوانی تر دەبێ بە زۆمبی جیاوازی نییە دەڵێ و کچیم حافزیە بەمنیا ڕاستپەروتیان ئاگات دەبی بەڵام من نەمتوانی ئاگام لێبیتن دەڵێ سەیریکە بەڕاستی جوانە پێستە چینایە بیهەیە بەڵام پاش کاتژمێرێکی تر دەبێت بە زۆمبی دەڵێ دەبی هیچ ڕێگایەک نەبیتن بۆ گیانوەستێنین دەڵێ بە قسەکردن ئاسانە بەڵام یان دەبی لە گولەکی لە مێشتیان دەی یاخۆ دەبی دەستەکە بە تەواوەتی بستێنی دەڵێ ئەوانە هەمووی هیوایەتی من بوون بەڵام ئێستا نا دەڵێ ئێستا بە تەنها بەجێم بێڵە ئەوە درۆی دەکاتنەوە بە خۆی ئەو کچەی کوشتیە بانقەز بە دەرێ ئەو درۆز ناو چێف ئایرۆنە ئێستا چ بکەین ئەوانە هیچ نێرە ئەوزان دەویچینە دەرکێوی لای ڕاست ئێرانە بەس بزانین لە کەن چێف ئایرۆنی دەڵێت تکایە بە تەنها بەجێم بێڵە ئانی جارێ هیچ ناکری لێرە ئەج باچینە دەرکێوی ئەوە ئێرانە چییە؟ وەچی مۆزەخانەیە دەنجی منداڵە چی هات بزانینە دایارێتیە As I was strengthening up the chef's room دەڵێ کاتێک ژوورەکەی چێفم چاک دەکرد he burst through the door with a furious look on his face دەڵێ کاتێک نزیکی دەرگایە کاتمەوە لێی چوومە دەرەوە دەڵێ بەدوم چاوە تەمەشای دەکردم It's only been 2 months since I have started working here but that's the second time I have seen him like this دەڵێ 2 مانگەم لێرە کار دەکەم بەڵام تەنها 2 جارە شێوەی بەو نوعی ببینم بۆ نوعی تەمەشام بکە The last time was when I bumped into that statue دەڵێ کاتێک کە چوومە لای پەیکەرەکەی Only this time he looked even more agitated than ever لە جاران زیاتر تووڕە بوو I seriously thought for a moment that he was going to hurt me دەڵێ لە کۆتاییدا بینیم کە ئەو شتی زۆر شاردیتەوە If he finds out that I know دەڵێ ئەگەر بزانێت ئەمن دیتیتمەوە My life will be in serious danger دەڵێ بەڕاستی ژیان دەکەوێتە مەترسیەوە It's getting late already دەڵێ تاخیریش بووم I'm just going to have to take him
one day دەڵێت تەنها یەک ڕۆژم لەبەردەست داماوە بزانین و گڵۆپی پێکەین شێریە دەڵێت چاوەڕێکە دەڵێ من زۆمبی نیم یەکسەر خۆی بە باشی دادەن دەڵێ من ناوم کلێرە ئەی تۆ دەڵێ شێری دەڵێ دایک باوکت دەڵێ دایک باوکم هەردووچیان لە بامڕێلای کار دەکەن لە بەشی دەرمانی دەڵێ ئەی لەبەر چیە تو لێرانی دەڵێ دایکم پێگوتم کە بێم لەوە پۆلیس ستێشنەکەی چونکە لە ماڵی بمینێمەوە زۆر خەتەرە دەڵێ ئێرانەش مەترسیدارە لەبەندە پێویستە لە گەرم بێ دەڵێ بەڵام کەگلی هەیە لێرە لە دەرەوە دەڵێ هەر لە دوای منە دەڵێ هەر دوام کەوتەوە و وازمێنانی ئەوە تا هاواری کرد ویلیامە بابیتی نازانیەوە دەڵێ شێری بۆستە چاوەڕێکە زانین سندوقە گولەی تێدا هەر باش ئەمجا بچینەوە ژێرەکەی چێف ئایرۆنی ئەز بزانین بزانە سەمێزی ئەوە کلیلەک ئەو باشە بزانین ئەوە جی سێشتە 23 no it's all over this imbeciles from umbrella have finally done it دەڵێ هەم شتێک تەواو بوو ئەمڕێلا لە کۆتاییدا تەواو بوو despite all their promises دەڵێ هەموو بەڵێنەکانیش they have ruined my town دەڵێ شارۆچکەکەشم لەدەست چوو soon the street will be infected with zombie دەڵێ لەسەر شەقامەکانیش بۆ زوانە زۆمبیەکان هێرش دێنە I am beginning to think that I may even be infected myself. I'll kill everyone in town if this turns out to be true. دەڵێ هەمیان دەکوژم ئەگەر ئەو شتە ڕاست بیتن. I was successful in spreading confusion among the police as planned. دەڵێ ئەم نەجاحتمی نادەوێت کە ئەو تەشویشاتە لە پۆلیسخانەکەم دروست کرد I have made sure that no one from the outside will come to help دەڵێ دڵنیام کەسیش لە دەرەوە نایەت بۆ یارمەتیامدا with the delay of police action دەڵێ لەبەرەوەی کاری پۆلیسەکانیش تاخیر دەکەم no one have the chance to escape my city alive دەڵێ هیچ کەسێک شانسیەوەی ناوێت بە زیندوێتی لە شارەکە دەرچێت I have seen to it personally that all escape routes from inside the precinct have been cut off as well دەڵێ هەموو پەیوەندێک لەگەر دەرەوە لە پۆلیسخانەکە بۆ دەرەوە بۆ ڕزگاربوون پچراوە هیچ شوێنێک نییە There are several survivors still attempting to escape through the lower level دەڵێ هەندێک لەو کەسانی کە ماوەن زیندوون دانێت لە ژێرەوە لە دیویژێرەوە دەربچن ڕزگاریان بێ But I all make sure no one gets out دەڵێ بەڵام دڵنیاتان دەکەمەوە کە هیچ کەسێک ناتوانێت بچێت دەرەوە I have had a chance of hard
about the remaining survivors inside the prison. I have decided to hunt them down myself. دەڵێ من بیرۆکەکەی خۆم گۆڕیە کە هەر کەسێک لەوانەی کە ماینەوە بە دەستەکانی خۆم بیان کوژم. دیارە لە بە هەندێش کچەکەی کوشتیە. I shot it in the back through the heart less than an hour ago. I watched him writhe in pain upon the floor in a pool of his own blood. دەڵێ لە دواوە لە ئێدمدا دەڵێ کاتێک بینیم کە لە ناو خوێنی خۆی دەگەوزاوە مەلەی دەکرد واتە خوێنی زۆر بڵاو بووبەوە. Expression on his face was positively exquisite. He died with his eyes wide open, starting up at me. It was beautiful. دەڵێ کاتێک کە کوشتم بە چاوەکانی کرابوونەوە و تەمەشای منی دەکرد دەڵێ بەڕاستی بە جوانی کوشتم کابرایەکی شێتە چونکە I wonder if the mayor's daughter is still alive. دەڵێ ویستم زانم کە کچی محافظەکەی لە ژیاندامایە. I let her escape so I could enjoy hunting her down later. دەڵێ بەقەست لێگەڕام کە جارێ بژیتن هەتاکو دواتر ڕای بکەم تێژی لێ ببینم. I am going to enjoy my new trophy, yes, frozen forever in the pussy I choose to give her. ئەو جەلێرانە ئەو پارچانە دادەنی جارێ بەس شینەکەمان تاوان نێسکە شینەکە جارە پارچەکەی تکەی تاوان نەکرێ شکایە جە پێویستە چاکینەوە ئەجە با بڕۆین زانیت نیە لێرە نانیە ئەجە با بڕۆین. بزانین پارچە و شتەکانمان چاکین ئەوی بینین تا بزانین لە جێکی نەک و پارچەکەی ببینەوە تێکسە تێبێخین. زانۆک لێو دەکەیە کە پێمانە ناڵەوە شەو نییە ئەدی چێن دەرەیە ئەی بگەڕێم. بزانینەوە دەرکەی نییە باوەتە تا لە یەک جاریش بەکارات بزانیت چی دیە
هەشتانە ژۆرگین ئەومە وەرگرت ئەو جارە قفلەوە دەرکەیە لە لیۆنیش هاو کلیەکە لە خوارەوە دەگرە زاتی ئەو ژێر زەمینەکە ئەنجە لێرە نەزانین چی هەیە کەمین جار و چینەوە دەرکەی ئەوەی هەڵگرینەوە زار باوی چاکەی نەتووشی وێ بووین ئەوە سەرێ دیسان سەرێ خوارێ خوارێ سەرێ دویستە تاوی تەواوە ئێستا و دەرکێش بووە جێی کارتەکەی ئەجا ئەوەش لەبیر نەکەین ئەوەش بین زوزانین چیتکە هەیە چیتکە نییە ناو دەرکە نییە بەڕاست گوتم نەکو دەرکەوی جارێرش قف لە باوچی ناولەیە ئێرانە چینە ناو مەزرەیە زانگێرانە چ هەیە ڕا پێ ناچی ئێرەش ناتانی دەرێگت چکێ ناتان پێدا بڕۆی من بەز باوچینە ناو ئێرانە لە کوشتەکانمان چاکەین شت هەمووان شت پێیە دەچ بە تاڵکەینەوە ئەوان هەڵگرین باش هەڵگرین ئەجا ئەو سێڤەی وەرگین و ئەجا لێرە کۆتایی بە ڤیدیۆکە دێم هیوادارم بەدڵتان بووی لایک و سابسکرایب تامینەتی تا ڤیدیۆکە تر و کاتێکی تر خواتان لەگەڵ